خی گەرە سەرکەوتوکە گیانەکەم بە خێوی خۆشحاڵم لە خوێندنەوەی قورئان چۆنی پێشێ أوصل بڕۆ الحمد باشی مەزبوطی لله تەجویدش خوێندووە أجا حزة كده متاقنكو. بخوێنە شوێنەکەم بە بخوێنە بۆ ئەی بزانین دەبێنە أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. باش جاتريان. والله بخوێنە أفمن يمشي مكبا على وجهه أهدى أفمن يمشي مكبا على وجهه أهدى أمن يمشي سويا على صراط مستقيم. زۆر باش دەسەکان خۆش بێخۆ باش ئێستا ڕۆینە سەر پێشبڕکێک زۆر باش زۆر باشە کاکەریادیان بەنای خۆی گەورە دەست پێ بکەین ئێستا چنە سەر ژمارەکانی پای فەرموو کاکەریادیان دەست پێ بکە بەنای خۆ 331 592 653 589 793 238 462 642 أما 633 383 279 502 884 179 169 399 375 105 974 944 592 307 816 بەڵێ 406 268 208 998 628 039 825 342 117 067 982 148 068 513 282 500 638 637 093 839 صفر اي دقيقة 093 889 609 اي دقيقة ما صار زين قلنا ما زين 839 900 609 550 582 231 725 500 659 400
408 128 481 117 500 450 284 102 701 920 938 521 105 بەڵ 550 559 644 622 948 954 930 600 681 96 دەسەکان خۆش بێخوا دەسەکان خۆش بێخوا کاک ریادیان لە ساغ بێخوا سەرکەوتوبی ئێستا زۆر باش ئێستا ئەچینە سەر سوورەتی مولک و زانیاری و پرسیارەکانی باشە زۆر باشە گیانەکەم گیانی من دەست پێ بکەم یەک تۆزدەنگ کزە نازانم دوور نیت لە مایکلینەکەەوە دەڵێن دەست پێ بکەم بەڵێ 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 گیانەکەم ئێستا زانیاریەکانی سوورەتی مولکم پێ بڵێ فەرموو دەست پێ بکە سەرکەوتوبی یەخوا سوورەتی مولک سوورەتێکی مەکیە لە لاپەڕە 620 لە لاپەڕە 562 لە یەکەم لاپەڕی بەڵێ لە ئاەتەکان لە ڕیزبەندی 67 لە جزئی 29 لە پێش سوورەتی قەلەم دێت و لە دوای سوورەتی تەحریم دەکەوێت جزئی چەندەمەوە لاپەڕی چەند دەست پێیەکە لاپەڕی چەند کۆتایی دێت مامسگوتن جزئی 29 دەکەوێت باشە لە لاپەڕی 562 لاپەڕی 564 دەبی مامۆستا دەست خۆش بێ مامۆستا 562 بە دەست پێ دەکا کە یەکەم ئاەتی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير ما مستوى كم آياتي ناوندي سورة كش كأدكات آياتي الشش وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير آياتي كتايج دو لا برعي آياتي دوازدية إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير لا بري 563 با كتسارد آيات مامستا لا بري كم دوازدة لا بري تسارد لا بري يعني 563 سارد آياته كيكما آتي وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور ناو عندكش ما صوتان آيات بشنو هالجيرين كدكاتن أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبضن ما يمسكهن إلا الرحمن إنه عليم بذات الصدور آتي كوتايش لكاتن آتي بالشش قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين زۆر باشە کاک ریادیان زۆر باشە دەستەکان خۆش بێ یاخوا زۆر جوان بۆ الحەمدوللا ئێستا چنە سەر باقی پرسیارەکانی تر باشە کاک ریادیان ئێستا من پرسیاری ئاەتەکە لێ یەکەم تۆ ژمارەکەی یان ژمارەکەی من تۆ ئاەتەکەی بڵێ باشە ژمارەکەی بڵێ
خذ باركي تجن من الموتى. من ئاەتەکەم پێوتی تۆ ژمارەکەم پێ بڵێ من ژمارەکەمە تو ئاەتەکەم پێ بڵێ باشە ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير باشا ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا آتي حوت إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور باشا آتي بستودو أفمن يمشي مكبا على وجهه أهدى أمن يمشي سويا على صراط مستقيم. زۆر باشە دەستەکان خۆش. ئاەتی 25 ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. زۆر باشە کاکە هەریادیان ئەچێن سەر وشەواتەکان باشە يمشي سويا عتوة سركشو خۆ بە گەورەزانی زلفة نزیک و نوتەک ئامادەمان کردووە وڵای دەقم مامۆستۆ باش حسێن سەردانێکی تر عتدنا ئافرین باش بۆ ئەوەی تاقیتان بکاتەوە ليبلوكم. زۆر باشە پرسیارێکی تەفسیرە لێ ئەەکەم قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون واتای چییە لا أو هر خداك لزويكو لا كوي كرنو لزويد بلاي كرنو لزويد وهر لا أويش كودا كرنو لروجي دوائدا. باشا أمن هذا الذي يرزقكم إن أمسك رزقه أو آتى أجر أو كسكيك روزيتان لدات أجر داي جور روزي خويتان اللي بقريتوا لكات بلكو بأرزو دريجان ده بسركشيو دوك دريجان ده بسركشيو دوك سركشيو لرجع راز دوك بنو. زۆر باشە دەستەکان خۆش بێ. ئێستا کاکەریادیان کۆتا پرسیار من ئاەتەکە پێڵم تۆ بە ڕیزبەندی بەڵام بە دوای یەکانی بە پێچەوانەوە بیشمێرە بڵێ پاش ئەوە پێش ئەوە بەو شێوە دێ باشە فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير. بيش أوا وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. بيش أوا قالوا بلى قد جاءنا نذير وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال مبين. بيش أوا تكاد تميز من الغيظ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير. باش دەستەکان خۆش بێ خۆ کاکەریادیان کۆتا هات قسمەتی پێش دەستەکان خۆش بێسا شوی خۆ وەرگرە ئینەکە چاو بکەرەوە دنیا چۆنە ئێستا باشە دنیا ماندوو نەبی دەستەکان خۆش بێ خوای گەورە سەرکەوتوو بکە ئینشاءالله. ئەتوانی پەیامی خۆت بگەێنی ئەم لەبەرکردنە چۆن بوو چۆن هاوکاری کردین بۆ ببیر هاتنەوە و جیاواز لە ڕێگە تەقلیدیەکە چۆن هەستێکی پێبەخشیت. پێشێنی کە سوڕەتی ملکم لەبەر بوو پێش زار یعنی هەر ئەو شەشەمین زارم بیستانەوە لەبەر کردەوە بەس یعنی معناکان لەبەر نەبوو مامۆستا معناکان لەبەر نەبوو بە معناکان لەبەر کرد لەبۆ باش ئەی ئاەتەکان چۆن بوو هاتۆ بۆ تۆ فاسیلە بۆ وردیە بە دوای یەکە هەمووی لەبەرکەی خۆشە مامۆستا
یاخوا بەو سەرکەوتوو. زۆر لەبەرکەی مامۆستا یەکێک بێ پرسیار لێ بکەوە هەر بتوانین بە ئیسرا بڵێەوە زۆر خۆشەوە. ئەوەی هەموو ژماری لە بەرکەی چاو دابخەیت و ئەوانە. یاخوا سەرکەوتوی کاکەریا دیان خۆشحاڵ بووین نمونە زۆر بە ئینشاءڵڵا.